لە کۆلێژی هونەرە جوانەکان ژمارێک لە خوێندکاری ئەو کۆلێژە کۆنسێرتێکیان بۆ مۆسیقای جاز ڕێخست کە تێیدا ژمارەیەک بەرهەمیان پێشکەش کرد. سەرپرشتیاری تیپی 12 جاز باسی لەو کرد کە ئەمە یەکەم کۆنسێرتیانە و هەوڵ ئەدەن کە لە داهاتوودا کاری زیاتر بکەن و ژمارەیەک بەرهەمیان پێشکەش کرد کە وەکو تێکەڵەیەک بێ لە نێوان مۆسیقای ڕۆژئاوا و مۆسیقای کوردی. هێلان پرۆژەیەکی پەیمانگەی گۆتەی عێراقا بە هەماهەنگی سێڤ گالەری و فەرگەی فێرمینگە بۆ وێنەی ڕۆژنامەوانی لە هەولێر کۆنسێرتێکی مۆسیقای جازی بۆ ژمارێک لە خوێندکارانی کۆلێژی هونەرە جوانەکان ڕێخست. سەرپەرشتیاری تیپی 12 جاز لە لێدوانێکدا باسی لە کۆنسێرتەکەیان کرد کە یەکەم کۆنسێرتی فراوانە و ئەنجامی ئەدەن و وتیشی هەوڵمانداوە تێکەڵاویەک بکەین لە نێوان مۆسیقای ڕۆژئاوا و شێوازی مۆسیقای کوردی. شارەکانی دیکەوە هاتوون ئەمە هەوڵماندایە هونەری کوردی فۆلکلۆر لەگەڵ موزیکە بیانیەکان تێکەڵشێش بکەین لەگەڵ موزیکی جاز هەوڵماندایە شتێکی جوان نمایشی خەڵک بکەین. ناوەکەمان لە 12 سوارەی مەریوانەوە هاتووە. هەوڵماندایە داستانی کوردی نوێکەینەوە بە شێوەیەکی موزیکی. قوتابیەکانمان هەمووی یەک لە یەکتر باشتر و لێزانترن لە ئامێرەکانیان. منیش ئامێری پێرکەشن دەژەنم لە گروپەکە هەوڵ دەدەین شتێکی جوان پێشکەشکەین.